ساڵێک بەسەر تەقینەوە تراژیدەکەی بەندەری بەیروتدا تێپەڕی کە لە دوای قەیرانێکی قوڵی سیاسی هات کە جەماوەری ئەو وڵاتە داوای گۆڕانکاری ڕیشەییان دەکرد. لەو کاتەوە دیاریکردنی سێکەسایەتی بۆ پێکهێنانی حکومەت نەگەیشتە ئەنجامی پێکهێنانی کابینە. بدي ثقة الشعب، بدي ثقة الناس، بدي ثقة كل رجال وسيد. هەمان ململانەی تائیفی لەسەر پۆستەکان نەجیب میقاتی ڕاستپێدراویشی لە هەمان چارەنوون نزیک کردوتەوە. لەوەتەی میقاتی ڕاستپێدراوە بۆ پێکهێنانی حکومەت 4 کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک میشێل عاون ئەنجام داوە، بەڵام لە دوالێدوانیدا ڕایگەیاندووە ئەو ڕاستپاردنە کراوە نییە، چونکە ئەو دەیەوێت هەموو پێکاتەکانی لوبنان لە حکومەتدا پشکی خۆیان وەربگرن. میقاتی لە ماوەی هەفتەیەکدا ویستی کەشێکی ئەرێنی نیشانی هەمووان بدات بە پێچەوانەی نۆمانگی ڕابردوو کە سەعەد حەریری بۆ سەرۆکایەتی حکومەت ڕاستپێدراو بەهۆی نادیاری چارەنووسی حکومەتەوە دراوی وڵاتەکە داڕمانی گەورەی بەخۆیەوە بینی. بەڵام بەهۆی وتە ئەرێنیەکانی میقاتیەوە نرخی لیرەی لوبنانی بە شێوەیەکی بەرچاو بەرامبەر دۆلار بەرز بووە. لە دیدارەکانی میقاتی و عاوندا لەسەر شوناسی حکومەتەکە ڕێکەوتن کە حکومەتی پسپۆریەکان بێت، لەسەر ژماری وەزیرەکانیش ڕێکەوتن کە ژمارەیان 24 وەزیر بێت. پێناچێت لەسەر پشکی تائیفیەکانیش گرفتی گەورە هەبێت، چونکە مێژی حکومەتی لوبنان لەسەر ئەوە ڕاهاتووە پێکاتەکان پشکیان هەیە لە حکومەتدا، بەڵام ئەوەی کە گرفتە عاون داوای وەزارەتەکانی ناوخۆ و دارایی دەکات کە بە شێوەیەکی خولی وەزیرەکانی بگۆڕدرێن. لەمەدا لەمپەری گەورە دروست بوو و ئاسان نییە تیایدا بگەنە ئەنجام، چونکە میقاتی ناتوانێت لە مافی سونە پاشەکشە بکات. پۆستی داراییش پۆستی شیعەیە. دوای 2 ساڵ لە ناڕەزایە جەماوەرەکانی لوبنان کە تەقینەوەکەی ساڵی ڕابردووی بەندەری بەیروتیشی ئالۆستر کرد، وا چاوەڕوان دەکرێت لە بەهاری 22دا هەڵبژاردننی پەرلەمانی و شارەوانیەکان ئەنجام بدرێن. بۆیە وەزارەتی ناوخۆ بۆتە خاڵێکی ململانەی تائیفی نێوان سەرۆک کۆمار و سەرۆکی حکومەتی ڕاستپێدراو. وەزارەتی ناوخۆ بە فەرمانڕەوایی ڕاستەقینەی وڵات هەژمار دەکرێت، چونکە خاوەنی 30,000 سەرباز و ئاسایشی ناوخۆیە. شارەوانیەکان لەژێر کۆنتڕۆڵدایە، دەسەڵاتی بەسەر ئیدارەی پارێزگاکاندا هەیە، ئەوەش دەرگای دامەزراندنی نوێ دەکاتەوە لایەنی فەرمیە بۆ وەرگرتنی یارمەتیە دەرەکیەکان و دابشکردنیان. دەستگای زانیاری لەژێر دەسەڵاتیدایە، جگە لەوانەش ڕێخستن و سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکات. لە ئاستی عەرەبی و نێودەوڵەتیدا وڵاتان هیواخواز بوون بەر لە کۆنگرەی پاریس بۆ یارمەتیدانی لوبنان حکومەتێک هەبێت، بەشداری و گفتوگۆی تێدا بکات و دوانوستانیشی لەگەڵدا بکرێت، بە تایبەتی دۆخی ئابووری وڵاتەکە لە داڕوخاندایە. میقاتی کاتی بەدەستەوە نییە، بۆیە وا چاوەڕوان دەگرێت بە نەگەیشتنە ئەنجام پاشەشە بکات و حاڵەتە نێرێنیەکەی حەریری دووبارە نەکاتەوە. بەوەش عاون ناتوانێت کەسایەتێکی دیکە ڕاستپێرێت. هیچ دوور نییە ئەو حاڵەتە لوبنان بەرەو داڕمانی دراماتیکی ببات بە گەرمبوونەوەی ئەگەری جەنگی ئیسرائیلی و حیزبوڵاش لە باشووری وڵاتەکەدا باری سەرشانی سەرۆکی ڕاستپێدراوی ئەوەندەی تر قورس کردووە.